هەمیشە لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە هەوڵ ئەدەین بەشێکی زۆر لە بەرهەمە هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان ئاشنا بکەین و بڵاوی بکەین و لە ئێستادا ئازیزم ناوی نوێترین بەرهەمی هونەرمەندی دیاری ڕۆژهەڵاتی کوردستان سوهەیل ئادەمیە کا بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوی کردوێتەوە بگومان سوهەیل ئادەمی یەکێکە لە میوزیک ژەنوا یەکێکە لە دەنگبێژە ناسراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمە دواهەمین بەرهەمیەتی. دەسم خەبە و چاوانە بم دوێنە بە زولفی خاوت وەرە لەم خەوە هاڵم سێنە هەناسە و لەرزی دڵم گەنە بە سامە بێنە لە بەغی سینەت هەنار. ئازیزم ناوی نوێترین بەرهەمی هونەرمەندی دیاری ڕۆژهەڵاتی کوردستان سوهەیل ئادەمیە کە بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوی کردوێتەوە. ئازیز لە تێکستی عەلی بێکەس و مێلۆدی هونەرمەند سوهەیل ئادەمی و دابەشکردنی میوزیکی لەلایەن فەرید ئەبولقاسمیەوە بۆ کراوە و میوزیک ڤیدیۆکەش لا بەرهەمهێنانی دیاکۆ خالقی و ئومێد غوڵامزادە کاری دەرهێنانی بۆ کردووە. تۆ جوانیە جوانتر لە تۆ کەسم نییە دنیا لەگەڵ تۆ بەهەشتە شەویش هەر ڕووناکیە ژیانم لەگەڵ تۆ جوانە هەستم بێ کۆتاییە ئەس لە دەسم خەبە و چاوە